إمام عثمان خويل رازي بيت عثماني كري عفان خليفي سيامي في غمر صلى الله عليه وسلم أفرمي قال رسول الله صلى الله عليه وسلم من توضأ وأحسن الوضوء خرجت خطاياه من جسده حتى تخرج من تحت أظفاره رواه مسلم. ئەم پێشەوا گەورەیە لە پێغەمبەری خۆشەویستمانەوە صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە کە فەرموویەتی هەر کەسێ بە جوانی دەستنوێژ بگرێ من تەوەضە بڕوا دەستنوێژ بگرێ و ئەحسەنە الوضوء زۆر بە پاکی بە جوانی نەک دانشێک مەسەلەن ئیسرافی تیا بکە نەک یعنی وەسوەسە بکە نە بە جوانی یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوی هەڵداتە دەمی ئاوی هەڵداتە لوتی سێجار دەمچاوی شۆردووە سێجار باڵی شۆردووە سێجار مەسحی سەری کردووە پاشان گوێچکی ناو گوێچکی و دەرەوەی گوێچکی مەسح کردووە پاشان پای بە جوانی ئەمانە بە جوانی بێلێ تەڕ ببێ یەکی سێجار نەی کاتە 5 و 6 و 7 و 8 وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەرێکە 4 جار بیشۆرێ فەرمووی زیادەڕەوی کردووە تعدای کردووە 4 نا لە یەکۆ تا جاجار پێغەمبەر صلی الله علیه و سلم جارێک ئەی شۆرد جاجار 2 جاجار 3 بەڵام هەمووی بە جوانی یعنی باڵت بە جوانی دەستی پیا بێرە با تەڕ ببێ ئەم سنەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە جوانی ئەنجام بدە ئەگەر هەر کەسێ ئەمە بە جوانی ئەنجام بدە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ لەگەڵ ئەو ئاوەی کە لە گیانی مەسەلەن لە دەمچاوی دێتە خوارەوە لە باڵی دەرەچێ دێتە خوارەوە لە پێی دێتە خوارەوە لەگەڵ یا گوناحەکانی دەرئەچێت لەگەڵ ئەو ئاوەیە کە بەرئەبێتەوە گوناحەکانیشی بەرئەبێتەوە هەر لە ڕیوایەتی موسلیمە هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەر کەسێک ئاو هەڵداتە دەمی لەگەڵ ئاو هەڵدانە دەمەکەیە گوناحەکانی دەمی دەرەچێ ئەوەی بە جوان ئەنجامی داوە هەر کەسێ ئاو هەڵداتە لوتیا هەر بۆ نیەکی حرام کە هەڵی مژیە بێ دەرئەچێت هەروەها دەمچاو شۆردن گوناحەکانی دەمچاوی دەرەچێ هەروەها لەگەڵ باڵ شۆردنە لە بینی پەنجەکانیەوە گوناحەکانی دەرئەچێ هەروەها سەری کە مەسحەکە بە هەمان شێوە پێیشی حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕیوایەتێکی هەر ئیمامی مسلمە ئەفەرمێ هەتا وای پێتێ پاک ئەبێتەوە کاتێک ئەچێتە سەر نوێژەکەی دەست ئەکا بە دوور کاتی نوێژی دەستنوێژ کاتێک نیەت ئەهێنێ و دڵی تەواو تەسلیمی خوای پەروەردگار ئەکا و لە هەموو دنیا دڵی دەرئەکا و ئەڵێ الله ئەکبەر و دەسەکا بە الحەمدولله پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم أفرمي بم لفظائي أفرمي فإن قام هو يصلي فحمد الله وأثنى عليه ومجده بالذي له أهل وفرغ قلبه لله إلا انصرف من خطيئته الله أو كابرا كنيوجكي لا أبيت ولا نيوجكي كهيئة يوم ولدته أمه شون أو رجل دايك بوا وك أو رجل بيديته يا سبحان الله ئەزانن ئەم حەدیثە باس نەکراوە ئەمە وەکو حەج وایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کەسێ بچی حەج بکە و بگەڕێتەوە کە وایە لە دایک ئەبێ دەی ئەم حەدیثەش ئاوایە هەر کەسێ دەستنوێژێکی جوان بگرێ جوان دەستنوێژێ بگرێت دڵی یەکلا کاتۆ لە کاتی نوێژەکەیە تەکبیر بکە حەمد و سەنای خوای گەورە بکە بەو شێوەی کە مخوا مستحقە پاشان دڵی بەتاڵ کاتۆ ئیلا لە ڕەزابوونی خوا نەبێ ئەو کەسە وەک ئەوە وایە تازە لە دایک ببێ یا سبحان الله سێر ئەم خێرە گەورە بکەن کە زۆرێک لە ئێمە بەڕاستی دەستنوێژەکەین هەر ئاگامان هەر لە خۆمان نییە کاتێ نوێژەکەین ئاگامان لە خۆمان نییە بەڵام لە ئێسەوە دوائیتر با دەستنوێژەکە و نوێژەکەمان معنادار بێ پڕمعناوە بیکەین کاتێ دەستنوێژەگری دەم چاوەشۆری ئاوەڵە دێتە دەم تا بزانە لەگەڵ دەرکردنەوەی ئاوەکەیە وفڕێدانی ئاوەکە گوناحەکانت ئەڕوا بەو نیەتەوە ئیتر لەی سەودا دەستنوێژ بگرێ کاتێکیتە سەر بەرماڵەکە دڵت بەتاڵ کەرەوە لە غەیری خوا نیەتت وابێ کە خوا ئیتر ئەتگەڕێنێتەوە بۆ ئەو ڕۆژێک کە لە دایک بووی ئینشاء الله خوای گەورە ڕەحم بە هەمومانەکە